ئەم کچە لەسەر ئەرکی خۆی نزیکەی 400 کتابی جۆرە و جۆری بەسەر شۆفێر و سەرنشینانی تێرمیناڵی هەولێر دابەش کرد و دەڵێت بۆ ئەوەی سود لە کاتەکانیان وەربگرن. ئەمە جمع خوێندنەوە بێتە کللتور لە نێوان لەنێو ئۆتۆمبیلەکانە بۆیە ئەمڕۆ کتێب داوەشەکەم بەسەر سەرجەم پاس و تەکسیەکانی نێوان شارە دوورەکان بۆیە شارە دوورەکانیش مەڵبژاردووە کاتێک سەرنشینە کسە پاسێکیان تەکسیەکەوێت ماوەی 2 ساعت یا ساعت و نیوە کاتی هەیە لەو ماوەیە ئەتوانێت خوێنەرێکی باشی کتێبەکان بێت. پەیام دەرچووی زانکۆیە بەشی فەلسەفەی تەواو کردووە ئارەزووی ئەوە دەکات کە کتێب خوێندنەوە لە شوێنە گشتیەکان ئاسایی بێت و چیتر تەکنەلۆژیا داگیریان نەکات. کاتێک لە تێرمیناڵ کتێبی بەسەر شۆفێر و سەرنشینانی دابەش دەکرد پێیان دەگوت ئەم کتێبانە دیارین بوویە هیوای ئەوە دەخوازێت کە سوودیان هەبێت و بە پاکی ڕابگیرن. کتێبەکان ئەدەبە بەگشتی ڕۆمان و چیرۆک و شێعر و بابەتی فەلسەفی تایە و دەروونزایی تایە بابەتی گشتی زانیاری گشتی تایە چیرۆکی مناڵانی تایە هەمە ڕەنگن. داواکارم لە هەر گروپێک هەر کەسێکە کە لە شارەکانی کەەوە لێەوەشەوە دەست بکەن بەم فکرەیە فکرێکە فکری خۆمە ڕاستە بەڵام پێم خۆشە لە هەموو لایەکەوە دەست پێ بکەن بۆەوەی سەرجەم پاس و تەکسیەکان بێکتێب نەبن. شۆفێران بە پێشوازیەکی گەرمەوە کتێبیان لەم کچە وەردەگرت و ڕایان گەیاند کاتێک گەشتیاریان لەگەڵ سەر دەکەوێت هەر سەرقاڵم بە موبایل و قسەکردن بەڵام لەمەولا دەتوانین ئەم کتێبانیان بەسەردابەش بکەین بۆ ئەوەی خۆیان بە خوێندنەوە سەرقاڵ بکەن و سوودی لێوەربگرن. نەفەرەکان کە لەگەر ئێمە سەرەکەونە بینی هەیە عەزی لەم سەجل نییە تەنزیل نییە یاخود قسەکردن و ئەوانەیان بە موبایل سەرقاڵە بێت وانە بەڵام ئەگەر شتێکی ئەوە هەبێت تۆ بینی کتاب بخوێنێتەوە تا ئاگاتە شوێنی خۆی هەم شتێکی لێوە فێرە بێ هەم لە ڕێگا بێزار نابێت بەڕاستی شتێکی زۆر جوانە حەزەکەم یاخود هیوادارم هەموو خەڵک ئاوا بەس کتێبەوە سەرقاڵ بێ بۆ ئەوەی ڕۆشنبیر بێت. خوێندنەوەی کتێب زۆر بە دەگمەن ماوە ئەوە ئیشێکی زۆر جوانە کارێکی زۆر جوانە من بۆ خۆم لە ڕانیەوە کە دێم بۆ هەولێر ڕێگەکەم تقریباً ساعت و نیوێک ساعتێکی چند دقەیە زۆربەی خوێندەوارەکانە بینم هەر خەریکی موبایلن ڕێگەکە دوورە. ئەو کچەی کە نزیک بە 400 کتابی جۆرا و جۆری لەم تێرمیناڵە دابەش کرد تاکە داواکاریەکی هەبوو ئەویشەوە بوو شۆفێران و سەرنشینان گرنگێکی زۆر بەو کتێبانە بدەن کە پێیان دراوە. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا هەولێر.